کێشەی کەم ئاوی بەرۆکی هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ بەرنادات و لە وەرزی زستان و بەهاریشدا کێشەکە بەردەوامە. هاوڵاتیانیش نیگەرانن لەوەی کاربەدەستانی سنوورەکە لە چارەسەری کێشەکەدا دەستەوەستانن. ئێمە شارێکمانەیە شاری چەمچەماڵ پایتەخت و شەید و ئەنفالە، یعنی بەڕاستی ئەوەی پایتەخت و شەید و ئەنفال نەبێت لێرەیە نەحساب بۆ ئەنفال ئەکرێ نەحساب بۆ شەید ئەکرێ. ئەگەر بێت و هەر یەکێک لە ئێمان بەرپرسانی ئەم شارە سەوەتانی جەنابی قایمقام کە گۆڕاوە لێ کاکە ئێوە خەڵکبانەیە بۆ لام گوڵم بۆ بێنێ لێ من ئەچم بۆ لایەن خزمەتیان ئەکەم. جەنابی قایمقام ئێمە داوات لێ ئەکەین وەکو باوکێک وەکو بەرپرسێک کە لەم شارەیە یعنی معقول نییە 2 هەفتە جارێ 3 هەفتە جاری ئاوی بۆ ڕیدێ، یعنی بەڕاستی خەڵک بێزارە خەڵک بێتاقەتە. منتیقەکە عام بێ ئاوە تو بەم دستانە سیرکە بە 12 ڕۆژ جارێ ئاوت بێ ئەبێ چۆن بێ نەکمبارە شوێن جێگابان خڕەکەی تۆ بیشوێن نە حەوشەبانێکی پێشوێنە هیچ بەس دوو لە ڕووی ئێوەژوە کوڕمان خۆشۆرینێک و خواردنەوە و قاپشۆرینی بێتەوە. 12 ڕۆژ کەمە ئەو ماڵی تەکمانەوە دوێنێ کڕێتی ئەوەی خوارمانەوە هەرە هەوا کڕێتی ئەوانیش هەمان شێوە. وەڵڵا داواکارماگە خۆیان کراوی گۆفتە پەمان بۆ هات حەمد و سەنا بۆ خوددا. ئەگەر بە جەهدی بیگرنەوە بە ئەسەحی بگنە دەستیانەوە بە غیرەتی ئیشی لێ بکەن هیچ شتێ هەیە لە دەستە عاسێ بێ عاسێ نابێ تاڵێ هەرەکەت لە تۆ بەرەکەت لە خوددا. ئەچێتە ناو ماتۆڕە و دووبارە سەرکەوتەوە بۆ سەرەوە بۆ ناو تەنچەکە. ئەم هاوڵاتیە لەبەر نەبوونی ئاو بە ناچاری ڕێگەیەکی جیاوازی تاقی کردوێتەوە بۆ ئەوەی ئاوی باراناو کۆ بکاتەوە و بەشی پێداویستیەکانی کۆگا بکات. جاوایە لە ناچاریە تۆ فکرت بۆ دروستە بێ. تەنجەکەمان ئاویتیانەوە و زیاتر لە 20 ڕۆژ ئاو نهاتووە کە ئاو نهاتبوو من بیرم لە کردەوە ڕقمی 2 تەنکەرم لابوو تەلەفۆنەمە کوتی وەڵا بارانە نایم بیرێک بەرامبەرمانە ئەویش ئاویتیانەبوو ناچاری تۆ ماڵیش پێویستە بیرم لێ کردەوە بۆ من ئەم بارانەی کە لە ئەبارێت ڕەحمەتە بەڕاستی بۆ نەیگرمەوە تەشتێک و هەروە شتێکی سادەم دروست کرد لەگەڵ ماتۆڕێکە لەگەڵ بارانەکە ئاتە خوارە لە مەرزیبەکە ئاتە ناو ئەم کرە ناو تەنچیەکەەوە. ئەمە لە ناچاریە کاگڕێبین ینی ئاو بارانە ئەوە نیە تۆ بیگریت و بیبێ بۆ خواردنەوە بۆ کەلوپەلی ناو ماڵەوە. ئەلحەمدە تەنچێکی باش ئاویشم پڕ کرد لەگەڵەوەیە. تاکە چارەسەری کێشەی بێ ئاوی چەمچەماڵ گەشتنی ئاوی گۆبتەپەیە هەرچەند بەڕێوەری ئاوی چەمچەماڵ دەڵێت گەر پارەی وە خەرج بکرێت ئەگەری هەیە لە کاتی خۆیدا تاو ببێت بەڵام پێ ناچێت بۆ ئەم ساڵ پرۆژەکە تەواو بێت. سەبارەت بە تەواوبوونی پرۆژەکە کۆمپانیا بە تاکید بەڵێنێکی داوە لە ماوەی 8 مانگ ئەو پرۆژێت تەواوکە ئەگەر پێشینەکانی لە کاتی خۆی بۆی خەرج کرێ تا ئێستا پرۆژەکە بە باشی چۆتە ڕێوە و تەنها ئەوەیە شایستە دارایەکانی ئەوەی بۆ خەرجکرێ کێشەی نابێ جگە لەوە کۆمپانیا کرێبەستی ئەنجام داوە بۆ هێنانی مزەخەکان لە با بڵێن بۆ سەرزیەکە و بۆ یەکەکانی پرۆژەکە. چەمچەماڵ کە بۆتە شاری وزە بۆ هەرێمی کوردستان بەهۆی بێئاویەوە هاوڵاتیانی بڕستیان لێ بڕاوە و حکومەتی ماوە سەرسوی هەرێمیش جگە لە سوود وەرگرتن لە چەمچەماڵ جگە لە بەڵێنی بێکردار هیچی بۆ ئەم قەزایە نەکردووە. ڕێوی محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.